توانینی ئەو قەهرەمانی شورشی ڕووجاوی چەندکە لە عەفرین بەرخوردانی کردووە هەواڵ ئاوێشتا ناوەکەش دیارە کە ئەمە خۆی لە خۆی سەرکەوتنێکی گەورە لە ناوەکەی دیارە هەروەها لە کاتی کە لە گوندی حەمام ئەوەی کە ئاگادار نییە وەک چۆن با بڵێن باشماخ وایە باشماخ لە کاتی کە تانکەکانی ناتۆ بەهێزێکی زۆر گەورە لەگەڵ جاشەکان هەروەها لەگەڵ ئەو هێزی ناتۆی دووەم کە بێنەنەو ئەوش باشماخە ئەو هەواڵەی کەچ کە تەمەنیش 20 ساڵیە گەنجەکە دەتوانی بە جانبازی بە جانی خۆی ئەو هەروانی تانگەکان هەموو تێک بدە و ئەو ئێرشی ئەوان لەسەر گوندی حەمام و ناحیەی جندرێش تێک بشکینە ڕزگارکردنی گیانی 40,000-50,000 کەس ئەم هەواڵە بجانی خۆی ڕزگاری کرد کەواتە کەسایەتێکی گەورە بناوەکی گەورە بەهێزێکی گەورە بڤیانێکی گەورە بە ڕوحێکی بە ڕەوانێکی پاک دەتوانی ئەو چالاکیە ئەنجام بدە ئەمڕۆ نەتەنها هەواڵ ئاوێشتا کە وەکو بەحثمان کردووە بسەدان هەواڵانی یاپەگا و یاپەژە ئێستا لە چەپەرەکانی لە سەنگەرەکانی لە بەرامبەر ئەرتێشی تورکیا ئارتێشی داگیرکرد ئەو ئارتێشی کە هەوڵ ئەدا بۆ ئەوەی سیاسەتی قڕکردن و ژیر و ساید لە عەفرین بڕێوە بات و ئێستاش ئەبەت بەڵام بەداخەوە تا ئێستا کۆمەڵگەی نێودەوڵەتی بێدەنگە کۆمەڵگەی نێودەوڵەتی بێدەنگە ئەوە بێدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتی کەواتە بە تورکیا و بە ئەردوغان دەرفەت هەروەها مۆڵات ئەیان بۆ ئەوەی کە ژینۆساید بدەر حەقی گەلی کورد لە هەرێمی عەفرین بکرێت هەرێمی عەفرین خۆتە ناگەدارن وەکو هەناسەیەکە بوو هەر چوار پەرچەی کوردستان کە یەکەم هەرێمە شارە لە دەریای سپی نزیکە و لە ئەوروپا نزیکە کەواتە ئەم پیلانە بۆ ئەوەی کە لە ناوبردنی هەناسەی گەلی کوردە لە ناوبردنی هەناسەی گەلی کورد کەواتە لە ناوبردنی دۆزیرەوەی گەلی کوردە ئەمە نەکو شەڕی لایەنەکە بداخەوە زۆر کەس ئێمە ئەویستن کە هەوڵ دەدەن بۆ ئەوەی کە هەموو تاوانەکان بخەنە ستەی لایەنێکی سیاسی دیارکراو بەڵام ڕاستیەکان وان نییە یعنی ئەمە زۆر کەس هەیە و حەز دەکەم بە ئاشکرایشی بڵێن ئەڵێن ئەوە لەبەرەوەی خەتای پەیەدەیە پەیەدە نزیکی پەکەکەیە بۆیە عەفرین وە بەسەر هاتووە منش پرسیار دەکەم لە هەموو دنیا و لەو کوردانەی کە دەرێکەوە لەسەر کەناڵەکان من پرسیار لێ یەکەم ڕەفرەندومی هەرێمی کوردستان یە پەیەدە و پەکەکە بوو هەوڵان بدەن ڕەفرەندوم یە پەکەکە نەبوو ئەردوغان شەو و ڕۆژ هەڕەشەی کرد وانە بەڵێ ئەردوغان دەستی خامێنەی ماچ کرد گوتی تکایە با ئەم ڕەفرەندومە بەسەر نەکەوێ باشە پەکەکە نەبوو و پەیەدەش نەبوو کەواتە لەبەرەوەی عەفرین ڕاستیەی دۆزی گەلی کورد دەبچین دەکە کە نزیکی دەریای سپیە ئەمە ڕاستیەکانە جگەلەوە هەر کەچی قسە بکە هەربوو خۆی قسە بکە هیچ شەربانێکی پەکەکە لەناو عەفرین نییە هەموو کەس دەزانێ خەڵکی عەفرین تەنها یەپەکە و یەپەژەیە تەنها یەپەکە و یەپەژەیە ئەوان بەڵام ئەوان بۆچی ئەگەر با بڵێن ئەگەر پەکەکە نزیکی پەیەدەیە کۆبانی بۆ کۆبانی ئێرش ناکرێ سەر بۆ ئێرش ناکرێ سەر قامیشلۆ بۆ ئێرش ناکرێ سەر شوێنێکی دیکە کەواتە لەبەرەوەی عەفرین شوێنێکی استراتیژی بوو گەلی کوردە عەفرین و کەرکووک دوو شاری استراتیژی گەلی کوردە کەرکووک چی سەرهات دوای ئەوە عەفرینە ئەمە من نامایەک ئارەسەی تەواهی گەلی کورد دەکەن کە لە کەناڵەکان قسەیان کردن با قسەی خۆیان وجدانی بێ با قسەی خۆیان ڕاستی بێ نەکو درۆ و درۆزن و کاوە بڵێن وەڵڵەهی لەبەرەوەی پەیەدەی حاکم بووە پەیەدە نزیکی پەکەکەیەوە پەکەکە لە نزیکی ترۆرە و وەس مافی تورکی هەیە ئەمە ڕوڕەشیە ئەمە بیوجدانیە ئەمە لە دژی مافی خۆیانە کە قسە ئەکەن ئەوە خۆفرۆشیە ئەوە لەوێ زیاتر هیچ ناڵێ بۆیە
بەرخودانی عەفرین بڕوا بکەن هەر سەر بکەوی بەخوا هەر سەرەکەوی ئاوا تا ئێستا هیچ کەسێکی عەفرین دەرنەچووە عەفرین تا ئێستا خەڵکی عەفرین هەر لەو ماڵی خۆیانن بڕوا بکەن هەموو سەعاتێک تەلەفۆن دەکەم هەموو سەعاتێک لەگەڵیانم بڕوا بکەن هەوڵان هەر قەهرەمانتی دەکەن یەپەگە و یەپەژە بەرخودانی دیروکێ ناوێنن تۆمار دەکەن بڕوا بکەن نەکو من لە خۆم قساکەم ئەما واقعەکە ئەو بەرخودانی لە عەفرین لە بەرامبەری فرۆکە جەنگیەکانی F-16 ناتۆیە لە بەرامبەری تانگەکانی مۆدێرنی ئەڵمانی ناتۆوە لە بەرامبەری تۆپی نەوسەوی ناتۆوە لە بەرامبەری 150,000 سەربازی ناتۆ کە تورکیایە مۆدێرن هەروەها 25,000 جاشی تورکیا کە داعشن هەموو کەس دەزانێ وێنەکەش داعشن ئەو شتی کە بسەری هەواڵی کشکردنی هەواڵ بارین کۆبانی ئەوە نمونە بوو کە ئەوان تێکشکاون بڕوا بکەن ئەو شتی کە دەرحەقی هەواڵی کچیان کرد ئەوە نیشانەی تێکشکاندنی ئەوان بوو لەوێ زیاتر هیچ نییە زۆر زۆر سپاس بۆیەوە بژی بەرخودانە عەفرین بژی بەرخودانە عەفرین ئەو لەناو کلاوەی عەمرە خەونی بە کۆشکی مەڕبەڕ و کۆشکی شازادەوە نەدی خەونی بە ئاڵای ئازاد و خاکی ئازادەوە دی کێ جارێتە دەبێتەوە بە باران وەڕژێتەوە ناو بیابان چ ڕۆژگارێ بێتەوە بە جاران و ئەگەڕێتەوە بۆ نێو بوو گوڵزاری بەهاران گەڵاکانی کە هەڵوەرین ڕەنگە ببنە ئیلهامێ بۆ شاعیرێکی بێنیشتیمان ڕەنگە ببن بە ئاوازی تاژەیەکی دوورە وڵات خانوێکی شاعیر هەمینە هەورامی لەگەڵمانە کەشکەشکردنی خۆداوەیە با فەرمێت بەڕێز و خۆشەویستەکان بەبوونی ئەمی عادە پیرۆزەوە سڵاو لە گیانی پاکی شەهید ئابێستا بەم بۆنێشەوە مەجارەکان پێشکەش دەکەم شەهید ئەی شەهید ئەی شەهید